بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا بنرانو بسرانی عزیز سلام و رحمت و مهربانی خوای پروردگارتان لێبێ سوپاس بۆ خوای پەروەردگار لە ئەڵقەیەکی تری زنجیرە باسەکانمان لە ژێر ناو نیشانی میهرەبانتر لە میهرەبانی بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەیشتینەوە هەڵبەت لە چەند ئەڵقەی ڕابردوو باسمان لەوە کرد کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چەند کاتێکە لە چەند مووقیفێکە گریاوە گریانەکانیشی بە شێوازێکی گشتی بۆ سێشت بووە یەکیان لە دەستانی ئازیزان خێزانی کچەکانی کوڕەکانی هاوڵە بەڕێزەکانی دۆست و خۆشەویستانی کە لە دەستی داون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گریاوە کە لە چەند ئەڵقەیەکە ئاماژەمان بەو خاڵە کرد یان بەو مووقیفە کرد پشت بەخوای پەروەردگار لە ئەڵقەی ئەوڕۆمان باس لە جۆری دووەمی گریانی پێغەمبەری خوا ئەکەین صلی الله عليه وسلم مووقیفێکی تر لەو مووقیفانەی کە پێغەمبەری خوا تێدا گریاوە ئاماژە پێ ئەکەین ئەویشیان گریانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە کاتی ئاوارەبوون و جێهێشتنی نیشتیمان و زێدی باب و باپیرانی خۆی کاتێک ئەهلی مەککە مەککیەکان قبوڵی پەیامەکەی پێغەمبەری خوایان نەکرد صلی الله عليه وسلم مسلمان نەبوون و وەڕێگاشیان نەئەدا بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئازادانە و سربەستانە پەیامی خۆی بەگوێی خەڵکە بدا بڵاو بکاتەوە بەڵکو ڕێگریان لێ ئەکرد ڕۆژ بە ڕۆژ ئازادی و سربەستەکەی پێغەمبەری خوایان کپ ئەکرد و ئازادیان بەرتەسک ئەکردەوە جۆرەها ئازار و ئەشکەنجە و ڕێگری و تانەوتەشەر و گرفتیان بۆ سازە کرد کۆسپوتەگەران ئەهێنا ڕێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری دا و بیری کردەوە کەوا بە دوای وڵاتێکی تر شوێنێکی تر نیشتیمانێکی تر بگەڕێ شارێکی تر بگەڕێ تاکو لەوێ بتوانێ تۆی تەوحید و یەکتاپەرستی دوا هەمین پەیامی خوا جەلە جەلالوه لەوێ بچێنێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەو شارێکەوە لە نیازی گرت شاری تائیف بوو بەرەو تائیف بە قاچ و پێکانی مبارەکی کەوتە ڕێ بۆ ئامانجی گەیاندنی پەیامی خوا و تەبلیغی ڕیسالەی خوا کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگاتە تائیف لەنێو تائیف سەیر ئەکا کامە کەسانێک کەوا قسە ڕۆیشتوو وەک برا گەورەیەک و وەکو سەرکردەیەک سەیر ئەکرێ لەنێو کۆمەڵگا ئەوێ سەرەتا لەوێ دەست پێ بکاتن ئاخۆ ئەگەر ئەوان پەیامەکەی لێ قبوڵکەن بڕیار بدەن پشتیوانی بکەن بێگومان کارەکەی پێغەمبەری خوا هەنگاوەکانی پێغەمبەری خوا ئاسانە بێ ئەچێتە لای سێ برا لە سەرکردەکانی ثەقیف ئەوانیشان عەبد یالیل و مەسعود و هەروەها حەبیب بوون کە کوڕەکانی عەمری کوڕی عومەیری سەقەفی بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن دائەنیشێ بانگیانەکە بۆ لای خوا جەلە جەلالوه بۆ سەرخستنی ئیسلام و پشتیوانیکردن لە ئیسلام بەڵام بەداخەوە هەری کامێک لەو سەیانە بە شێوازێکی زۆر نادروست دوور لە ئەدەب و ڕەوشتی تەنانەت میوانداریش وەڵامی پێغەمبەری خوایان داوە سەلامی خوا لەسەر بێ یەکیان گوت ئەگەر تۆ ڕەوانەکراوی خوا بێ من بەڵێن بێ پەڕۆی کەعبە بەرگی کەعبە هەڵدڕ بە هەڵدڕ بکەم و ئەوی تریان گوتی ئەوە خوا کەسێکی تری دەست نەکەوتووە جگە لە تۆ کە بیکا بە پێغەمبەری خۆی سێمیان گوتی وەڵڵاهی من هەتا ماوم قسە لەگەڵ تۆ ناکەم ئەگەر تۆ پێغەمبەر بی گەورەترین مەترسی لەوەی کەوا من وەڵامت بدەمەوە ناتوانم وەڵامت بدەمەوە بەڵام ئەگەر تۆ درۆ بکەیت بەرامبەر خوای پەروەردگار پێویست ناکات من قسە لەگەڵ تۆ بکەم واتە لە هەردوو بارەکە من بە هەر نەوعێک بێ قسە لەگەڵ تۆ ناکەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەلایەن هەڵسا و
پێی فەرموون ئین فەعەلتم ما فەعەلتم فەکتوموو عنی بخۆتان هەر هەڵوێستێکتان هەبێ هەر تێڕوانینێکتان هەبێ بەرامبەر بە من بەڵام ئەوەندە تکایەم هەیە ئەوەی لە نێوان من و ئێوە ڕوویدا بیشارنەوە کپی بکەن لە نێو خەڵکا باسی مەکەن یعنی بابەتی ئێوە ڕەتکردنەوەکە بۆی خەڵک بزان داخۆ پەیامەکە وەرەگریان وەرناگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەدانە ڕۆژی ڕەبەق لە ئەطائیف مایەوە کەس نەما لە پیاوان و ئەشرافەکان و سەرکردەکانی ئەوانەی کەوا هیوایەکی پێ هەبێ کەوا خاوەن نفوز و توانە و دەسەڵاتێکە بێ لەو شوێنە پێغەمبەری خوا چووە سەردانی و قسەشی لەگەڵ کرد بەڵام بەداخەوە هەمویان بەو شێوازە وەڵامی پێغەمبەری خوایان ئەدایە و دەیان گوت ئوخڕوج من بلادینە لە وڵات و نیشتیمانی ئێمە بڕۆ دەرەوە لە شارەکەی ئێمە بڕۆ دەرەوە تەنانەت لەولاوە منداڵ و کۆیلەکانی و خەڵکە بێعەقڵ و هەرزەکانیان کۆ ئەکردەوە هانیان ئەدەن دژ بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی قسەی سووکیان پێ بڵێن جنێویان پێ بدەن و ئازاریان بدەن کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوێ بچێتە دەر لە طائف منداڵ و مێرمنداڵ و خەڵکە عەقڵ سووکەکانی کەوا تەفرە دراون قورمیش کراون لەلایەن سەرکردە بێ باوەڕ و خراپەکارەکان دەستیان کرد بە جوێندان و سوکایەتی کردن بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە بەردبارانیان کرد قسەی سووکیان بە پێغەمبەری خوا و دوا هەمین پێغەمبەری خوا گوت سەلامی خوا لەسەر بێ تا ئەوە بوو بە شێوازێک زەید کە هاوڕێ و هاودەمی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم زۆر پێی ناخۆش بوو زەید کە کاتێ ئەبینێ و بەردانە بەر پێغەمبەری خوا ئەکەوێ و پێغەمبەری خوا ئەژنۆکان و هەروەها قاچی هەمووی بە خوێندا هاتووە نەعلەکانی پڕ لە خوێن بووە لە تاوان خۆی ئەدا بەردەکان لە بەردەمی پێغەمبەری خوا ئەوەستا بۆی بەردەکان بەر ئەو کەون ئەوە بوو بەردیش بەسەری ئەو کەوت و ئەویشان بریندار کرد بەڕێزان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ زەیدی هاوڵی زۆر ماندوو بوون شەکەت بێهیوا بوون لە خەڵکێکی ئاوە تەنانەت ڕێزی میوانداریش نازانن حرمەتی میوانی خۆشیان نەگرتووە خۆ ئاساییە کە پەیامی لێ وەرنەگری بەڵام نائاساییە تۆ بەو شێوازە مامەڵە لەگەڵ پیاوێکی بەڕێزی وەکو پێغەمبەری خوا بکەی صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا لەگەڵ هاوڵەکەی لەو حاڵەتێکە ئەڕۆن لە دوایشان بەردباران ئەکرێن و قسەی سووکیان پێیا گوترێ پەنا بۆ باخچەی بستانی هەردوو کوڕەکەی ڕەبیعە بن کە هی عوتبە و شەیبە بوون کە 3 میل لە طائیفەوە دوورە کاتێک ئەچنە بێستانەکە لەوێ لە ژێردار مێوێکە پشوێ ئەدەن ئیسراحەتێکەکەن وە ئەو خەڵکەی طائیفیش کە خەڵکێکی نەزان و بیئابڕوو بەدنمەک بوون بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەڕانەوە ئەوانەی کەوا قیمەتی پەیامی پێغەمبەری خوا نەزانی ئەخر طائیف ئەزانی چە هەڵەیەکی گەورەی مێژوویت کرد طائیف ئەگە تۆ قبوڵی پێغەمبەری خوات کرد با صلی الله عليه وسلم تۆ لە شوێنی مەدینە یەثریب ئەبووی بە مەدینەة ڕەسوول الله ئەبووی بە پایتەختی دەوڵەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ ئەبووی بە شوێن و مەثوا و جێگای ناشتنی پێغەمبەری خوا میوانی تۆ ئەبوو بەڵام بەداخەوە طائیف قیمەتی پیاوێکی بەرز و مەزنی وەکو دوا هەمین پێغەمبەری خوای نەزانی لە دەستیدا ئای چەند جاران ئێمەش لە ژیانی خۆمانە دەرفەتی وا زێڕین هاتوۆتە بەردەستمان بەڵام نەمان ناسیوە قیمەت و بەها و ئەرزشمان نەزانیوە بۆیە لە دەستمان داوە ئەبێ تا هەتایە خەفەتی بۆ بخەین بۆیە وەریابن هەمیشە کە پەیامی خوا دێ باوەشی بۆ بکەنەوە دڵی بۆ بکەنەوە واللهی ئەوەی باوەش بە پەیامی خوا کە گەورە بێ بەختەوەرە بێ سەرفرازی دنیا و دوا ڕۆژە بێ ڕێگای ڕاستە دۆزێتەوە واللهی ئەوەی لە پەیامی خوا دوورکەوێتەوە لە پێغەمبەری خوا و پەیامی پێغەمبەری خوا دوورکەوێتەوە صلی الله عليه وسلم ماڵ وێرانی و قڕ بەسەری دنیا و دوا ڕۆژی دێتە ڕێ خوا پەنامان بدە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم ئەچێتە ژێرداری دارمێوێکە دائنیشە لە ژێر سێبەرەکەی دەست ئەکا بە دوعا و نزا و پاڕانەوە بەو شێوازە دەست پێ ئەکا اللهم إني أشكو إليك ضعف قوتي خوایە من سکاڵای بێهێزی خۆم تەنها لە لای تۆ ئەکەم خوای پەروەردگار
ئەمن سکاڵای بارودۆخە نەخوازراوەکەی خۆم تەنها لە تۆ ئەکەم کەوا بێ پشتیوان ماومەتەوە تەنها تۆ پشتیوانی ئەی ئەرحەم الراحمین تۆ ئەنتە ڕەب المستەضعەفین ئەی پەروەردگار تۆ پەروەردگار و خودای چەوساوا و ستەم لێکراوەکانی و ئەنتە ڕەبی هەر تۆ خوددا و پەروەردگاری من خودایە دەمدەیە دەستی کێ دۆستێک نزیکێک کەوا قیمەتم نازانێ و ناری مەکا و دوژمنایەتی مەکە یان دوژمنێکی بێویژدان کەوا بەو شێوازە مامەڵەم لەگەڵەکە خوایە گیان ئەگە تۆ لێم تووڕە نەبی تۆ غەزەبم لێ نەگریت واللهی من هیچ گرفتم نییە گوێشی پێ نادەم بەڵام پەروەردگارە تەنها گرنگ ئەوەیە تۆ لێم ڕازی بیت خوای پەروەردگار بێبەشم نەکەی لە ڕەحم و میهرەبانی خۆت خوای پەروەردگار دنیا و دوا ڕۆژی من لە دەستی تۆیە بەو شێوازە پێغەمبەرمان صلى الله عليه وسلم ئەکەوێتە نزا مسلمان ئەبێ لە کاتی تەنگانە هانا بەس بۆ خوا بەرێت اینجا لە کۆتایی ئەڵێ لا حەول ولا قوة إلا بك خوایە هیچ هێز و قووەتێک نییە تەنها لای تۆ بە تۆ نەبێتن جا پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بەو نزا و دوعایانە ئەکە و دەست ئەکا بەگەڕانەوە بۆ مەکە بۆ ئەو شارەی کەوا بەداخەوە خەڵکەکەی نەیاری و ناحەزیان کرد و ئازاریان داوە بەشێک لە هاوڵە بەڕێزەکانی خۆی کۆچیان کردووە بۆ حەبەشە ئەوانەی کە ماونەتەوە لە حاڵەتێکی نەخوازرا و لە ژانێکی زۆر ژێردەستەیی هیچ ئازادی و سەربەستێکیان پێوە نەهێشراوەتەوە بەشێکیان ڕایان کردووە بۆ شاخ و چیاکان بەشێکیشان بە ژێردەستەیی ماونەتەوە لە حاڵەتی ئازار و ئەشکەنجەی بێ باوەڕان و دەسەڵاتدارانی مەکەم ئەژیانەکەن پێغەمبەرمان عەلەیهی سڵاو وسەلەم لە ڕێگایە ئەچێتەوە مەکە کاتێک کە لە بێستانەکە دوورەکەوێتەوە زۆر دڵشکاوە و خەفەتبارە فرمێسێک لە چاوەکانی هەیە ئالەو کاتە پەروەردگار جەلە جەلالوه جبریل عەلەیهی سەلام دا ئەبەزێنێ بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەینێرێتە لای پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ هاوکات فریشتەی شاخەکانیشی لەگەڵایە پێی ئەڵێ و داوای مۆڵەتی لێ ئەکا ئەگەر ڕێ بدەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم الأخشبین واتە هەردوو ئەو شاخەی لە دەوری مەکەیە لێکیان ئەدەین کۆتاییان بە نەیارانە دێنێن بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نا ئەو ئاواتی نییە بەڵکو ئەوە ئەفەرمێ بل أرجو أن يخرج الله من أصلابهم من يعبد الله وحده لا يشرك به شيئا نا هیوای من ئەوە نیەوانە لێ نێوچن بەڵکو هیوای من ئەوەیە کە خوای پەروەردگار لەوە چەونەوەی ئەوانە لە پشتی ئەوانە نەوەیەک و جیلێک بێنێتە کایەوە لە دایک بێ کەوا خودای تاقانە بپەرستن تەنها بەندایەتی بۆ خوا بکەن شەریک بۆ خوا بڕیار نەدەن ببن بە مرۆڤێکی موحید و لەخوا ترس و خوا پەرست من ئەوە هیوا و ئاواتمە ئاواتی من ئەوە نییە ئەوان لە نێو بچن بەڵکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە ئەیفەرمووە اللهم اهد قومی فإنهم لا يعلمون خوای پەروەردگارە گەلەکەم هیدایەت بدەی ئەوانە نازانن ئەی خوای پەروەردگارە هیدایەتیان بدە ئەوە دوعای پێغەمبەرمان بوو بەڕاست و بەحەق ئەوەی ئەسەلمان پێغەمبەری خوا کە خوا لە وەصفیا فەرمێتی وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەی محەممەد تۆمان ڕەوانە نەکردووە مەگەر تۆ پارچەیەکی لە میهرەبانی بۆ جیهانیان بۆ هەموو خەڵکی بۆ هەموو گردون بەڕاستی پێغەمبەری خوا میهرەبانتر بوو لە میهرەبانی بەڵێ پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بەو شێوازە ئەچێتەوە مەکە و لەو حاڵەتە بێگومان حاڵەتێکە کە پێغەمبەری خوا دڵی نیگەرانە لەو کاتەشکەوا دەرەچێت لە مەکە بەرەو مەدینە بە هەمان شێوە کە کۆچەکە هەرچەند وڵات و نیشتیمان و زێدێکی تری دەستکەوتووە کەوا ئەمن و ئارامی هەیە بەڵام پێغەمبەری خوا دڵی توندە چاوێک ئەداتەوە مەکە دەڵێ والله إنك لأحب بلاد الله إلى الله سوێن بەخوا تۆ خۆشەویستترین نیشتیمانی خودای لەلای خوددا وإنك لأحب بلاد الله إلى رسول الله للاين پێغەمبەرەکەیشی هەر خۆشەویستترینی ولولا أن قومي خرجوني منك ما خرجت والله أجر جلك منيان در بدر وشار بدر نكربوايا قتلت ودرناش مكة بتشاوي فرميسكا وبيغمبري خواص وزي خوي در بره وها ولانشي
بۆ شارەکەی خۆی زێدی باو باپیرانی. خی پەروەردگار هەموو لایەکمان پارێزراو بکە، وڵات و نیشتیمان و زێدی باو باپیرانمان پارێزراو بکە لە هەموو شەڕ و ئاژاو و گرفت و کێشەیەک. خی پەروەردگار بێ بەشمان نەکە لە شەفاعەتی پێغەمبەری خوا. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.